وەرزی پێگەیشتنی تەماتەیە لە هەرێمی کوردستان لە سنووری خەزای بەردەڕەش ڕێژەیەکی بەرچاو تەماتە چێندراوە. ئێستا جوتیارانی ناوچەکە خەریکی کۆکردنەوەی تەماتەکەیانن. ماهێر جوتیارێکی نەحیدارەتووە لە زەویەکەی زیاتر لە 22 تەماتەی چاندووە، بەڵام گلەی لە هەرزانبوونی نرخی تەماتەکەی دەکات. دەڵێت ئێستا سندوقی تەماتە بە 2000 دینار دەیفرۆشین. ئەمەش زەرەر و زیانێکی زۆرمان پێگەیشتووە. تەماتەژی تەماتە چاوی لێ نییە، بەس عیبەکە سعرەکەژی بەری مانگەکە 20 ڕۆژێکە تەماتەمە کیلۆ 1000 ڕوبعەکە، نوکەژی سندوق وا بە 2000 یعنی چ استیفادەمە لێ نییە. سەلا بەتاڵ دەکارین 400 دینارە 500 دینارە بەقال دەلێ نەمە ئەوها، نوکەژی تەماتای لێ دەکەینە بەو گەرمایە بەو هەندە دەبین دەداینە بەقالەژی استیفادەی بەقالە پترە لێ فەلاحی. بەشێک لە جوتیارانی بەردەڕەش داوا لە حکوومەت دەکەن لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناخۆیی ڕێگیری بکرێت لە هاتنە ناوی بەرهەمی بیانی لە دەواازە سنووریەکان بۆ ئەوەی جوتیاران زیانیان پێنەگات. ئەو ساڵەکە تەماتە باشە بە سعرەکە لە پارێ چێترە، یعنی سعرەکە مناسبە. ئێستا وێ گۆوەی سندوقی جوتێدان لە 4000 4 ڕبعەک 4 یعنی هەر باشەکە هە لەو حەدەژی بە هەر باشە فەلا هە چێترە. پشتی هینگێجەکە ئەمە ڕەجال حکومەتە هەرێمە هاریکارێکی بۆ فەلاح بکەن، هاریکارێکی لە فەلاحی خسار نەبێت. ئەمش زەحمەتێ پێوەت بن خۆوە پخێزانە پە ماڵ منداڵان تێنە بە ئەو گەرمەی. ئەمە ڕەجال حکومەتە هەرێمە هاریکارێکی بۆ فەلاح بکەن ئەمش گەلە خسار نەبین. ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵی و کەمی بارانبارین لە هەرێمی کوردستان بە تایبەت لە سنووری خەزای بەردەڕەش کاریگەری خراپی کردوتە سەر بەرهەمی جوتیاران. بەرهەمی جوتیار بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر کەمی کردووە، بە تایبەت تەماتە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، نەحەیدارەتوو.